ئەمانەوێت بچینە گوندەکانی دەڤەری برادۆست لە سنووری قەزای سۆران و سەختی ژیانی گوندنشینان بە بینەران ئاشنا بکەین. مانەوەی ژیان لە گوندەکان تاوەکو ئێستا بایەخی تایبەتی هەیە لە پێشخستنی ژێرخانی ئابووری و سامانی ئاژەڵ. گەرچی گوندنشینان لە چاو هاوڵاتیانی شارنشین ژیانیان لە ناڕحەتیدایە و پێداویستیە سەرەتاییەکانیان بۆ دابین نەکراوە، بەڵام هاوڵاتیان ماونەتەوە و ژیان بەو شێوە تەقلیدیە بەڕێ دەکەن و ڕووبەڕووی سەختیەکان دەبنەوە و ئامادەنین گوندەکانیان و زێدی باب و باپیرانیان سۆڵ بکەن. هر قبيلة بينا هم صارش ما هم وقتش ما حيوانها بيا زي جون ما صح حيوان ابوها قديم الزمان ليش مع السلام اما حيوانات دوشينو بينا جرينو بينا بلا بازار فروشينو وەرزی زستانە و لێرە ژیان بۆ چەند مانگێک سەخت دەبێت، بەڵام ئەوان خۆیان گونجاندووە و لە کار بەردەوامن و کار و کاسبی و ئاژەڵداری و کشت و کاڵ سەرچاوەی بژێوی ژیانیانە و دەستی ماندویان لە سەرزەجی تێرە. ئێوارەیە و مامغازی لە بەردەرگاکەی لە بەرسۆپایەکی دار دانیشتووە و لە چاوەڕێی ئاژەڵەکانیانە بیان کاتە ژوورەوە، وەک خۆی دەڵێ لە مناڵیەوە لە گوند لەدایک بووە و تاوەکو ئێستا هەر لە گوند ژیان بەسەر دەبات و ئەو ژیانی گوندی پێ لە شار خۆشترە. وەڵا ئەمە ئەوها فێر بووینە ژیانی گوندان پێ خۆشترە لێ شارە. ژیانی شارە لۆمە دەست نادا، نەحەوێن و یەک شەوش لە شارە نەحەوێن و ژیانی گوندا لۆمە خۆشترە. ئەگە هەنە بیست سۆبێشی دارە داێنین گەلێک دارتاوێنی سینجی ئەدەینی ئەدی بە یەک قاپە نەفتەشی ئەوش حکومەتامە لە 2 ساڵە بەرمیلە نەفتەشی ئەدایە ئەوشی نەدایە. ژانێ شارە لەبەرەوەی نەخۆشە، ئێستا شار نەفتی نیەوتە سۆبەیکە شەوێ ڕقەبی لە سەرما. پورە لەیلێ لە ڕۆژێکی سارد و بەفراوی زستان سەرقاڵی نانکردنە، بەڵام جیاواز لە شار بەمایە و تەنووری قوڕ و ئاگری دارانەوە نانەکەی دەبرژێنێ و بەدەم نانکردنەوە باسی ژیانی بۆ پەیام دەکات. بەێ ئەوە ئەوینەبی نانێ لەو شەیە ترشکیە بە تامترە ئەوە ئەو نەعاکیش ئەمە بکەین نانێت تیری بەس ئەو خۆشتر نییە. نەعاکیش عین هەتکەین ترشی کەینە ستورک و بە تەندوری لاشش هەپێت پێژین ستورکەش هەپێت پێژین تەندوری ئجاگو گوتەمە نانێ دار پێ خۆشتە لێ ئەوێ غازێ بە تامترە ئەنی دەستورە بۆ باپیرە قەدیمە ئەمە سە دەستورەوانە ئەمە دەستورە خو نەگوهۆڕە مەسەلا و شارە و ئەوام هە دەستورە قەدیمی. ژیانکردن لە گوند سوودی بۆ تەندروستی جەستەیی و دەرونی مرۆڤ هەیە، هەروەها بەهۆی سروشتە دڵڕفێنەکەی هۆکارێکە بۆ ڕزگاربوون لە دڵڕاوچێ و زیادکردنی توانای بەرهەمهێنان و توانای بیرکردنەوە و داهێنانیان زیاترە. ئەگەرچی لێرە لە برادۆز ژیان و گوزەرانی هاوڵاتیان سەختە، پێداویستیەکانی ژیانیان وەکو پێویستنین هەر لە ڕێگاوبان و سەرجەم پێداویستیە سەرەتاییەکانی ژیان، بەڵام هەموو ئەمانە وای لە هاوڵاتیانی ناوچەکە نەکردووە گوندەکانیان جێبهێڵن، بەڵکو لە ژیانی ئاسایی ڕۆژانەیان بەردەوامن. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری برادۆست.